إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله. أما بعد، فإن خير الكلام كلام الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وآله وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. ئامۆژگاری ئەم جارەمان بە پشتیوانی خوای گەورە بۆ کۆمەڵێک خەڵکە. یەکەم خاڵ ڕوو دەکەینە دکتۆرەکان، یاریدەدەری دکتۆرەکان، ئەوانەی کە سەیدەلەیان هەیە، ئەوانەی کە تاقیگەیان هەیە، لەگەڵ خوای گەورەدا مەوعیدێکتان هەیە لە دوای مردنتان. خوای گەورە لەسەر هەموو نەخۆشێک، لەسەر هەموو فەحسێک، لەسەر هەموو دەرمانێک، لەسەر هەموو عەمەلیاتێک محاسبەتان دەکات. سوێن بەخوای گەورە. ئینسان قومی ئاوی سارد بخوا، پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله علیه وسلم، خوای گەورە محاسبەت دەکات گڵاسی ئاوی ساردت خواردووە، لە خۆش بە نەخۆش محاسبەت دەکرێن لەسەری. بۆیە دکتۆرەکان فەحسی زیادە مەنووسن. مرۆڤێک دوو فەحسی پێویستە، تۆ سەی بۆ مەنووسە. تۆی سەیدەلێ و دەرمانخانە، تۆی مختبەر شەریک مەبە لە کەسێکا کە فەحسی زیادە دەنووسێ، تۆش وەکو ئەو گەندەڵ دەرەچی. چونکە مەوعیدێکتان هەیە لەگەڵ خوای گەورەدا لە ڕۆژی قیامەتە. خوای گەورە عالمە، نەخۆشەکە نازانێ، بەس خوای گەورە عالمە کە تۆ ئەم فەحسانە نووسیوە بە زیادە. مرۆڤێک پێویستی بە 4 فەحسە، تۆ 8 بۆ مەنووسە، 10 بۆ مەنووسە. شتی بەکار هاتوو، شتی خراپ بەکار مێنن، چونکە وەڵاهی زۆربەتان کوڕ و کچی فەقیرن، بەڵام نازانم بۆ کوڕ و کچی فەقیرتان لەبیر چوو. نەخۆشێکە، پێویستی بە عەمەلیاتە، پارەی پێ نییە. باشە تۆ دکتۆرێکی پیاوی پێت ئەڵێن پیاو، ئەبێ پیاوەتی تیابێ، ئەڵێ پارەم نییە ناتوانم، ئەڵێ هەر ئەوەیە، ئەیکەی ناکەی کەیفی خۆتە. ڕۆژێک بوو تۆ بە زەکات گەورە کرای، بە سەدەقە و زەکاتی خەڵکی گەورە کرای. ئێستا بۆ فەقیر و هەژارە لەبیر چوو، ڕۆژێک بوو پارەی پسکیتێک و جبزێکت پێ نەبوو بیخۆی کە منداڵ بووی. ڕۆژێک دێ سوێن بەخوا محاسبەت دەکرێن لەسەر گەورە و بچووکەکان. بۆیە دڵخۆش مەبە، یارمەتی خەڵکی فەقیر و هەژار بدەن بۆ ئەوەی لە ڕۆژی قیامەتە خوای گەورە دەفەرمێ وەقیفوهم ئینەهم مەسئولون. بیان وەستێنن، چونکە ئەمانە بەرپرسیارن. دڵخۆش مەبە پارەت کۆ کردێتەوە. ڕۆژێک دێ دینار بە دینار محاسبە دەکرێ لەسەری. باشە بۆ تێر ناخۆن فەقیر و هەژارەکانتان لەبیر چووە لە کاتێکا خۆتان کوڕی فەقیر و هەژارن زۆربەتان. ڕوو دەکەمە دوکاندارەکان و بازرگانەکان و خاوەن مارکێتەکان. پێتان دەڵێم لەگەڵ خوای گەورەدا مەوعیدێکتان هەیە. خوای گەورە محاسبەتان دەکات لەسەر هەموو غەشێک، لەسەر هەموو فڕوفێڵێک کە بەرامبەر خەڵکی تا ئەنجامتان داوە. هەر دوکانێکت هەیە، چی دەفرۆشی، مارکێتت هەیە، بازرگانی دەکەی لە دەرەوە. پیاوێکی دەوڵەمەند، زۆر دەوڵەمەند بۆ من باس کرد، وتی برادەرێکم هەیە تاجرێکی گەورەیە، ڕۆشتووە بۆ وڵاتێک لە وڵاتەکان چایی بێنێ. وتی تەماشام کرد دار و کۆتەرەدار ڕەنگ ئەکەن و ئەیکەن ناو چایەکەەوە ئەی هاڕن. وتی وازم لە ئیشی چایی هێنا، ناڵێم هەموو چایەک وایە، بەڵام مەبەستم ئەوەی غەش و خیانەت دەکرێت. لە خوا بترسە، گڵۆپێک ئەشیایەک شتێک مەهێنە کە خراپ بێ. بە تایبەتی غەش و خیانەتکردن لە خواردن زۆر گەورەترە. چونکە ئەگەر ئینسان مۆبایلێکم پێیە، ئەم مۆبایلە یاخود شتێکم پێیە، ئەمە شتێکە، ئەو مۆبایلەکەم لەدام ناوە، ئەگەر لەما غەش بکەی فەرقی هەیە لەگەڵەوەی لەگەڵ خواردنەکە غەش بکەی، چونکە خواردنەکە زۆر خەتەرە. بۆیە لە خوا بترسن، لەگەڵ خوای گەورەدا مەوعیدێکتان هەیە. دوکاندارەکان، خاوەن مارکێتەکان، بازرگانەکان دەچنە دەرەوە، شتی خراپ مەهێنن، وەشتی خراپ عادی بە ئەسڵی مەفرۆشن. بەداخەوە بەهۆی غەش و خیانەتەوە، بەهۆی فڕوفێڵی دوکاندارەکان و کۆمەڵی دوکاندارەوە، بازرگانەکانەوە کۆمەڵشتی خراپیان هێنا وڵاتی ئێمەوە، نەخۆشی و دەرد و بەڵا لە ناومانە زۆر بووە.
کوا کاتی خۆی ئەم هەموو نەخۆشی ئێستا هەبوو. خواردنی خراپ تووشی دەیەها نەخۆشی قورسی کردین، بۆی پێویستە بە خۆماندا بچینەوە. ڕوو دەکەمە مامۆستایانی قوتابخانەکان و خوێندنگاکان، بەو کەسانە دەڵێم، بەو مامۆستا بەڕێزانە دەڵێم کە دەرزی تایبەتیان هەیە بۆ قوتابیەکان. باشە بۆچی ئەو دەرزە تایبەتی کە لە ماڵ خۆتا دەیڵێیتەوە، بۆچی بەو شێوەیە بەو ئوسڵوبە و بەو دڵسۆزیە لە قوتابخانەکەدا نایڵێتەوە؟ بۆچی بەمانیە بە 2 مانگ مامۆستای وها بۆ لە مادێکە تەحەدای کردوتی بە 3 دەرس تێتەگەێنم، قوتابیەکی پۆلی 12 و 6 بە 3 دەرس تێئەگەێنم، بەڵام بۆ لە مەکتەبە بە 7-8 مانگ تێی ناگەێنێ و تەڵەبەی داماوە. مەوعیدێکتانەیە لەگەڵ خوای گەورەدا، لە مەکتەبە دەرزی تایبەتی خۆت هەیە، لە ماڵیشەوە هەتا بە هەمان شێوە غەشی تیامەکە، فڕوفێڵی تیامەکە، لە مەکتەبە بە دڵسۆزی دەرس بڵێرە و دوای دەرزی تایبەت شتێک کەیفی خۆتە، بەڵام لە مەکتەبە خیانەت مەکە، دوای لە ماڵەوە دڵسۆز بی بۆ قوتابیەکان، چونکە ڕۆژێک دێت ڕۆژێکە محاسبەت دەکری لەسەر هەموو شتێک. پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم والمكر والخيانة في النار، فڕوفێڵ خاوەنەکەی بۆ ناو جەهەنمە، ئەوەی فڕوفێڵ بکە، بۆیە دڵسۆزی قوتابیەکان بن لە قوتابخانە و لە شوێنی تایبەتیش کە دەرزیان پێ دەڵێنەوە. ئاگاتان لە کوڕی فەقیر و هەژارەکان بێ، چونکە وەڵڵاهی خوای گەورە ئەو شتانە قبوڵ ناکاتێتن. ڕوو دەکەمە ئەو کەسانەی کە قەسابن، ئەو کەسانی کە ئیشی ئاژەڵ دەکەن، لەگەڵ خوای گەورەدا مەوعیدێکتان هەیە، ئاژەڵی نەخۆش مەفرۆشن. تۆ دەڵێ من دەیفرۆش مەقم چییە؟ باوەڕ دەکەن هەندێک لە قەسابەکان پێیان وتومە جاری وا بۆ جووتی مەڕ فرۆشتاوە بە 36,000 جووتێ مەڕ، بە 40,000 بە 50,000. بۆچێتی ئەم خوانە ناسا ئەگە بیرێنەوە تێبێ بێ چی بکات؟ ئەبێ چەندێ دز بێ، چەندێ گەندەڵ بێ، دەچێت ئەم حیوانە نەخۆشە سەرە بڕێ، خەڵک دێ بۆ لای هەر کیلۆیەک و هەر بۆ نەفەرێک و پارچەیەکی تێکا بۆی ئەو حیوانە هەرزانە نەخۆشە ساغ بکات و پارەی دەستکەوێ. ئەوەی پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم ئەوی فڕۆفێڵکا بۆ ناو جەهەنەمە. ئەو کەسانەیە بۆیە ئاگادار بن، ئەو کەسەی کە سعری ئاژەڵ نازانێ مەی خەڵەتێنن، ئەو کەسەی لە گۆشت نازانێ، لەوانێت تۆ دەتوانی پیاوێکی بەتەمەن بخەڵەتێنی، بەڵام دەتوانی گەنجێ بخەڵەتێنی. پیاوێ بەتەمەن لەوانێت شارەزاییە بێ، گۆشتی باش کامەیە، خراپ کامەیە، نەخۆش کامەیە، بەس گەنجێکی داما و نازانێ کەم حیوانە نەخۆشە. ئەم گۆشتە گۆشتی حیوانی ساغ نییە، بۆیە ئەو کەسەی کە شارەزانیە مەی خەڵەتێنە، لە خوا بترسن، تەقوای خوا بکەن. دەبینی دەڕوات خوێیەکی زۆری ئەداتێ، ئەمجا تێر ئاوی ئەکا بۆی بەیانی هات بە قورسی بیفرۆشێ، بۆی ئاو زۆر بخوا. دا ئەوەیە بۆ ناو جەهەنەمە ئەو کەسەی فڕۆفێڵ بکە. من غەش المسلمین فەلەیسە منهم. پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم ئەو کەسەی غەش لە مسلمان بکە لە مسلمانان نییە، ئینسانێکی لار و لێر و خراپە. بۆیە ئاگاداری خۆتان بن، تەقوای خوا بکەن. گۆشتی خراپ، ئەو گۆشتەی کە ماڵ و مناڵت نایخوا، مەیدە بە خەڵکی. تەقوای خوا بکەن. ڕۆژێک دێ دەتکەنە کفنێکەوە و دەتپێچنەوە، ئەو ڕۆژت لەبیر نەچێ. یا ڕەبی خوای لە گوناهەکانمان خۆش بی، لە گوناهی دایک و باوک و مردوەکانمان خۆش بی، لە غەش و خیانەت یا ڕەبی خوایە بە دوورمان کی. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. عرضێکی پێدێ، خانوویەکی پێدێ، ئەی خەڵەتێنی لە کاتێکا دەڵێ ئەم خانوو لەبەر خاتری ئەوەی پارەی نووسنگانەیەکە دەستکەوێ، دەڵێ ئەم خانوو ئەوەندە دەکات، لە کاتێکا خۆت بە 50 وەرەقەکەمتریش نایکڕی، یاخود لەگەڵ کابرا ئیتیفاقت کردووە کاکە مر بۆ تەفرۆشم بە ئەوەندە، بەس ئەوەندە پارەم بەرێ. ئەوە حرامە، ئەوە خیانەت، ئەوە غەشە، ئەوە خاوەنەکەی کە تۆی بۆ جەهەنەم دەڕۆی، 1000 حەج و عومرە بکەی لە کۆڵت نابێتەوە. واللهی باوەڕ دەکەن، من شتێکتان پێ دەڵێم، ئەو کەسانی کە دەیانەوێت خانوو بکڕن، ئەو کەسانی کە خانوو دەکەن و دەیفڕۆشن، ناڵێم هەمویان، هەندێکیان سوێن بەخوا ئەوەی ترسی خوا بێ لە دڵیانە نییە. باوەڕ دەکەن خەڵکە بۆ لەو کەسانە دیواری کردووە، خانووی کردو، ئاوڕشێنی نەکردووە، نە دیوار نە سەقف. دەچێت ئەوەی کە دیوی دەرەوەیە
منظرێکی جوانی بۆ دانێ دیوی ناویشە و هەموو شتی عادی و خراپ ئەوەی کە شاراوەیە خراپە بەڵام خوا غافڵ و بێ ئاگانیە لە تۆ ئەی خیانەتکار پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم والمكر والخداع في النار فڕوفێڵ خاوەنەکەی دەبا بۆ ناو جەهەنم بۆیە زۆر سیقەتان بەو کەسانە نەبوو کە خانوو دەکەن و دەیفرۆشن خانوویان لێ مەکڕن ئیلا مەگەر کەسێک بزانی چاک و ڕێک و پێکە چونکە وەڵڵاهی لە جیاتی تێکەڵ ئەچێ خۆڵی تێکە ژێر کاشەکان ئاوڕشێری ناکە چەنەها شتی واقعی وایە زۆرشتان بینیوتانە من خۆم بینیومە بەڕاستی ئامۆژگاریشی دەکەی لە خوا ناترسێ بۆیە ئاگادار بن ئەو کەسانە زۆر سیقەتان پێیان نەبوو خانوویان لێ مەکڕن زۆربەیان خیانەتکارن زۆربەیان غەشاشن هەندێک باشیشیان تایە خانوو وا دروستەکە وەکوی کە بۆ خۆی دروستیکە من ئەوانە ناڵێم خراپەکان دەڵێم ڕوو دەکەم ئەو کەسانی کە ئیشی سیارە دەکەن لە مەعرەزەکانە ئیش دەکەن دەڵێم مەوعیدێکتان لەگەڵ خوای گەورەدا هەیە ڕۆژێک دێ چاوپێکەوتتان لەگەڵ خوای گەورەدا هەیە بۆیە فێڵ ئەو کەسە مەکەن کە دێ بۆ لای ئێوە سیارەیەک دەکڕێ بە ئیشارەت بە چاو بەدەست ئاماژە مەکەن بۆ یەکتری جاری وای کابرا تەوقە لەگەڵ برادرەکەیەکە ئاوە بە دوو پەنجاڵی ئانی دوو وەرەقەمەوێ لە تۆ ئاگادار بە ئەمە کابرای تر نازانێ ئەمە حرام ئەمە خیانەتە ئەمە بۆ ناو جەهەنم دەدبە نەڵێی فڵان کەس ئاگای لە ئیشارەتەکەی من نەبوو خوای گەورە ئاگادارە خوا غافڵ و بێ ئاگا نییە لە خیانەتەکەی تۆ و لە ئیشارەتەکەی تۆ و لە سەربادانەکەی تۆ و لە ئیشارەتی دەسەکەت هەر سوێنێکی درۆت خواردە بێ خوا ئاگادارە سیاری وایە عیبێکی تایە ئەم عیبە مانگەیە دوو مانگجاری عیبەکە دروستە بێ هەموو کاتێک نییە کاتێ دەیفرۆشی پێڵێ کاکە ئەم سیارە ئەو عیبەی تایە لەوانەیە مانگی تر ئەو عیبەتیا دروست بێ لەوانەیە دوو مانگی تر پێی بڵێ هیچ مەشارەوە ئەو عیبەی کە دەزانی لە سیارەکەتدا هەیە پێی بڵێ با دوو وەرەقە کەمتر بکات با دوو گەڵا کەمتر بکات گرنگ ئەوەی تۆ بۆ جەهەنم نەڕۆی گرنگ ئەوەی حەقی خەڵکیت نەکەوێتە لا گرنگ ئەوەی خیانەتکار نەبی ڕاستیەکانی هەمووی پێ بڵێ ئەوەی کە دەیزانی خۆ تۆ فیتەر نی جاری وایە بەڵام دەزانی ئەم سیارەی تۆ ئەو خەلەلیتی ئەو خەلەلیتیایە بۆی ئاگاداری خۆتان بن دڵخۆش مەبە بەوەی کە فڵان کەس ئاگای لەوە نییە جاری وایە دەڵێ کاک فڵان کەس بەخوا من سیارەت بۆ کڕم سوێن بەخوا یەک دارم ناوێ سوێنە خوا بەڵام ئیشارەتی بۆ کابرایش کردو وەڵێ دوای من ئەوە نەم لە تۆوێ لە ڕوونای لەم کابرای بستێنم بەڵام لە پشتی ئەو کابرا بۆم دەرکە بۆ من ئەوە حرامە ئەوە دزیە ئەوە غەشە ئەوە خیانەتە چونکە تۆ سوێنە خوا پارەم ناوێ من واتی یەکەم کە پارەت لە هیچ کەسێک ناوێ بە ئاشکرا پێی بڵێ کاکە ئەم سیارەت بۆ کڕم ئەوەندە پارەت لێ سێنم دروی لەگەڵا مەکە و غەشی لێ مەکە پیاو بە و سیفەتی پیاوەتی تێدا بێ ڕوو دەکەمە خاوەن مەتعەمەکان ئەوانەی کە لەفە و گەسیان هەیە لەگەڵ خوای گەورەدا مەوعیدێکتان هەیە بەیانی کاتێک کە دەمرن مەوعیدتان لەگەڵ خوای گەورەدا هەیە خواردنێک مەکە بۆ خەڵکی کەبابە قۆزیە شلە و برنجە هەر شتێکە خواردنێک بۆ خەڵکی بکەن کە خۆت ئامادەنی بیخۆی ئامادەنی مناڵەکانیشت بیخۆن ڕازی نابیت خواردنێ بدە بە خەڵکی خۆت و مناڵەکانت ئامادە بن بیخۆن نەک بڵێ بە خەڵکی مناڵەکان و دۆستیش نایە خەڵکی وایە لە خوا ناترسێ دەچێ حەیوانی نەخۆش سرە بڕێ و کەباب و قۆزی خواردنیە دروستەکات خەڵکی شێ الحەمدلله خۆی لە بچووکترین حرام دەپارێزێ بۆیە ئاگادار بن کاتێک کە تۆ دەڵێی لە فەکەم ئەم گۆشتە گۆشتی فرێشە و گۆشتی ساغە مەڕۆ لەگەڵ کەپسەکە تێکەڵاویکی ئەوە غەشە ئەوە حرامە پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم والمكر والخداع في النار ئەوەی فڕوفێڵکە بۆ ناو جەهەنەمە تۆ لە فەکەت هەمووی کەپسە بۆچی بە زیندوو دەیفرۆشی خواردنەکە کەپسە بۆ بە زیندوو بە فرێش دەیفرۆشی بە ئاشکرا کاکە گیان ئەمەی من هەمووی کەپسە تەواو یاخود تێکەڵەی پێی بڵێ 20 کیلۆیە کاکە 5 کیلۆ لە کەپسەکەشی تێکە خوا ئاگاداری تۆیە خوا هیچ شتێکی لێ بزر نابێت دڵنیا بۆ بێ دڵخۆش مەبە بە خیانەت و پیلانەکانت من نازانم خواردم بەڵام خوا ئاگادارە ڕۆژێک دێت لەسەر ئەو پلە گۆشتەی من خواردم محاسەبەی تۆ دەکات لەسەر ئەو خیانەتەی کە کرد لەسەر ئەو غەش و درۆی کە کردت محاسبەت دەکرێی بۆیە کەبز بە کەبز بفرۆشە فرێش بە فرێش بفرۆشە
تێکەڵە بە تێکەڵە بفرۆشە. هیچ پێویست ناکە ئینسان لەگەڵ خەڵکیدا درۆ بکات. آخر خاڵ ڕوو دەکەمە فەلاحەکان، جوتیارەکان، بەقاڵەکان پێتان دەڵێم لەگەڵ خوای گەورەدا مەوعیدێکتان هەیە. بۆیە شتی خراپ مەفرۆشن. سنووقێک پڕ دەکەی لە خواردن لە میوە با سەر و ژێری یەک بێ، ژێرەوە وێرانە. بەڕاستی ئەمە کارەساتە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەلای پیاوێکا تێپەڕی خەرمانێ گەرمی دانابوو، دەستی کرد بە ژێریدا، تەماشای کرد ژێرەوەی تەڕە. فەرمی باشە ئەم تەڕێت بۆ نەکردە سەرەوە. پێغەمبەری خوا فەرمی صلی الله علیه وسلم هەر کەسێک فێڵکە لە ئێمە نییە. بۆیە ئاگادار بە تۆش فێڵ مەکە. ئەگە تۆی فەلاح فێڵ نەکەی بەقاڵەکەش ناتوانێت زۆرجا فێڵکە. خۆی فەلاحەکە سەرەکی ئەچێ ئیشە خراپەکە دەکە، ئەو دەچێت تەماتەی خراپەکاتە ناو سنووقەکەوە، شتی خراپەکاتە ناو سنووقەکە و بەقاڵەکەش ببنوتۆیەدا زۆرجار. ئەگەر فەلاحەکە تەماتەیەکی جوان بێنێ، هەمووی جوان بێ، ئەم بەقاڵە خۆ ناچێ ئاوای لێ بکەم جا بیدا بە خەڵکی، نایشکێن و بیدا بە خەڵکی، بە ساقیدا بە خەڵکی. بەڵام کاتێکە فەلاحەکە بە گەندەڵی پڕی ئەکا، تەماتە ئەکڕی، هەر شتێک دەکڕی، تەماشاکی ژێر و سەری یەک نییە. ژێرەوەی جیاوازە، سەرەوەی جیاوازە. ئەمە خیانەتە، ئەمە غەشە. هەندێکی بەکەڵ نایە فڕیدە، دەستکێ سەوزە دەکڕی، تەماشا دەکەی ناوەڕاستەکەی خراپ بووە، ئەم لاولاکەی جوانە ناوەڕاستەکەی خراپ. ئەمە غەشە، ئەمە خیانەتە. بۆیە ئەو شتێک کە خۆت و ماڵ و مناڵت نایخوا مەیدا بە خەڵکی. موسڵمانێک دەڵێ ڕۆشتم بۆ بەیتێک ئەم بەیتانەی کە دەکرێ خەیار و تەماتە و هەر شتی تری تایە. ئەڵێ ڕۆشتم بۆ بەیتێک دەستم برد بۆ خەیارێک، خاوەنەکەی وتی بۆ خاتری خوا نەیخۆی. وتم بۆ؟ وتی بەکەڵ خواردن نایە، ئەو تا بە تایبەتی بۆ خۆمان کردو ئەو دەخۆین، ئەم بەکەڵ نایە. وتم ئەی باشە بۆ دەیفرۆشی بە خەڵکی؟ وتی ئەوە احتیاجیە. نازانم ئەو کەسانی کە معلوماتیان زیاتر هەیە چەند بەرەبێ فڕێ بدرێ، بەڵام ئەو فڕێی نادەوە بە هەرزان دەیفرۆشێت. ئێمە تووشی دەرد و نەخۆشی دەکات. دەی پێتان دەڵێم والمەکر والخیداع فی النار. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم مزگێنی پێتان داوە ئەوەی غەش بکا بۆ ناو جەهەنەمە، ئەوەی فێڵ بکا بۆ ناو جەهەنەمە. خۆت شتێک ناخۆی، دەرخواردی مناڵەکانی نادەی، نایدەی بە میوانە و ئازیزەکانت، بۆ دەرخواردی منی ئەدەی؟ منیش مرۆڤم، ڕۆژێک دێت مەوعیدە لەگەڵ خوای گەورەدا هەیە، محاسەبەت دەکات لەسەر هەموو خیانەتێک. ئەو خەیارەی، ئەو تەماتەی، ئەو میوەی، ئەو سەوزەی بۆ خواردن ناشێ، دکتۆر پێت دەڵێ فڕێدە، مەیخۆ، مەیدە بە خەڵکیش. لە خوا بترسن، ڕۆژێک دێت دڵنیا بە ڕۆژێک دێت هەمومان باجی تاوانەکانمان دەدەین. ئەگەر ئەوەی حەقی خوا بێ، ئینشاءڵڵا خوا لێمان خۆش دەبێ. ئەوەی حەقی خەڵکی بێ بە صافی دەمێنێتەوە، نە نوێژ، نە ڕۆژوو، نە حەج، نە عومرە. خیانەتی 250 نەرمە لە کۆڵ ناکاتەوە. اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات من أهل السنة والجمعة والجماعات. يا ربي خوايا شفاي نخوش كان من بدي بتايبتي أواني داوي دعاء خير يعني كدو. يا ربي خوايا همني وآرامي ولات من بباريسي، خوايا جان لغش وخيانة ولات من بدور كي، خوايا جان لشر خراب كاران بدور من كي. يا رب العالمين خوايا جان همني وآرامي ولات كمان بباريسي، خوايا جان لشر ظالم مكان ودسي ظالم مكان بدون ما يا رب العالمين. خوايا لم مسلمان خوش بي لدايك وباوك من خوش بي. آمين آمين آمين. وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين.